سڵاو وڵاتی ژاپۆن کاتێک کارەساتی هێرۆشیمای بەسەرهات و کاتێک ئەو داڕمانە ئابوووریە ڕووی کردە وڵاتەکە لە یەکەم دانیشتنا پلانیاندا کە لە چێشخانەکانەوە ئابووری وڵات دروستکەنەوە. لە کوردستانە لە ڕۆژێکە زیاتر لە 6,000 تەن پاشەڕۆ فرەیرێ. بەداخەوە لەو 6,000 تەنە لە 150 بۆ سەرەوە خواردنە. ئەمە لە کاتێکایە کە ڕوونە ئەم هەموو قەیرانە ئەم هەموو برسێتیە ڕووی لەم وڵاتە کردووە. یعنی ئەگەر لە ڕۆژێکە تەنەکەیەکی خۆڵی ئاوا پڕ بکرێت لە پاشەڕۆ نیوە بۆ سەرەوەی خۆراکە. جابزانە نیوە بۆ سەرەوەی ئەوە سکی چەند کەسی پێتێرەکرێت. هەڵبەتە ئەمێ دوور لە بەرنامەکە ئاماژە بە خاڵێک بم ینی بەداخەوە ئێمە ممارەسەی کاری میدیایی خۆمانەکەین. پلان بوو ئەم بەرنمەیە لە تانجۆری شاری سلەیمانی پێشکەش کرێکە شوێنی فرێدانی پاشەڕۆی شاری سلەیمانیە. وەکو نمونەیە جەشێک لە شارەکانی کوردستان وەریگرین. هاوڕێیان و تیمی دەروون و دیاردا بە گەرمای نیۆڕۆی ئەمڕۆ لە سەعات 3 بۆ 5 ئەسر ئەم دیکۆرە و ئەم تیمان ئەم لایت و ئەم تەکنیکیان لە شاری سلەیمانی دانا، بەڵام بەداخەوە بە کۆمەڵی هۆکاری کە خۆشمان نازانین چ هۆکارێکە ڕێگەیان نایە تەسویرکەین و مەسئولیەتی ئەمنی ئێمەیان نەخستە سەرشانی خۆیان بەرپرسانی ئیداری شاری سلەیمانی. بەداخەوە هیوادارم پیشەیانە ممارەسەی کارەکەی خۆیان بکەن. بۆم بابەتە زۆر خۆشحاڵ بووم. دکتۆر ئەبوبەکر پێنجوێنی پێشنێژ و تاخوێن لەگەڵمانە ئامادەیە. مامۆسالانە ئاراس توێژەری کۆمەڵایەتی پرۆفیسۆر دکتۆر مەحەممەد ڕەوف پسپۆری ئابووری و مامۆسای زانکۆ. بارمەتی ئێوە با لە مامۆساوە دەست پێ بکەم با پێی بڵێم ئەم بابەتە کە بە زمانە دینەکەی ئێوە پێڵێن ئیسراف ئەی هێنێ بەرنامەی لەسەر بکەیت. بسم الله الرحمن الرحیم. بێگومان بابەتی ئیسراف یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە ئەو ئەهێنێت مرۆڤ خوێندنەوە و هەڵوێسە لەسەرکردن و بیکاتە بابەتێکی قیەمی و لە چوارچێوەی بەها بەرز و جوانەکانە جێگەی بکاتەوە. سێ کوچکەیەک هەیە لە ئیسلامی پیرۆزە کە قورئانی پیرۆز زۆر بەڕاشکاوی بە شێوەیەکی تکراری و چەند جار دووبارە بوونەوە لەسەریان وەساوە کە ئەوی سێ کوچکەی ئیسراف و تەبذیر و تەرەفە کە ئەم سیانە هەر شێکی تایە پرۆسەی بەفیڕۆدان و زیادەڕەوی و نغڕۆبوون لە ناو ناز و نعمەتەکانە نیشانەدەن. بۆیە ئیسلام ئەوێت هەمیشە بە گرنگی مامەڵە بکات لەگەڵ ناز و نعمەتەکانە لە دەرگای قەدرزانی لە بازنەی پێویستی و ضەروریاتەکانە لەگەڵ یان مامەڵە بکات. چونکە ماڵ و دارایی سەروەت و سامان بە شێوەیەکی گشتی بەڕەهایی سێشت گرنگە لە ڕوانگەیەوە ئێمە هەڵوێستەی لەسەر بکەین. یەکەم، خوای پەروەردگار ماڵ و دارایی و گردون و هەموو شتێکی داوەتە پاڵ خۆی خاوەنی ڕاستەقینەی هەموو شتێک ئەوە وەک فەرمانەدا و ئاتوهم من مال الله الذي آتاكم. خوای گەورە ماڵ و دارایی بەهی خۆی ئەزانێت، دەوڵەمەند و سەرمایەدارەکان ڕائسپێرێ کە هاوکاری خەڵکی خاوەن پێداویستی و هەژار و کەم دەرامەت بکەن. دووهەم، ئەوان بە ئەمیندار و جێگەداری خۆی ئەزانێ و ئەنفقوا مما جعلكم مستخلفين فيه. ببەخشن لەوەی کە ئێوەمان کردوتە جێگەدار لەسەری و ئەبێ جگە لەوەی کە ماڵ و دارایی بەهی خوا بزانرێت و هەروەها مرۆڤ ئەمیندار و ڕاستپێرا و بێ لەسەری ئەبێ لە بازنەیەکیشا بەکار بهێنرێ و سەرف بکرێ کە بە خزمەتی ئاوەدانی و خۆشگوزەرانی مرۆڤەکان بشکێتەوە. هو أنشأكم من الأرض واستعمركم فيها. خوای گەورە لەسەر زەوی کە ئێمەی خەڵق کردووە بەرپرسیارەتی خستۆتە گردنمانەوە و داوای ئاوەدانی و بەرەو پێشبردننی ژیان و خۆشگوزەرانی و ئاسوودەی لێکردوین. دەستخۆش بەس مامۆسا بە کورتی جوابم بیتەوە. هەرێمی کوردستان زۆربەی دانیشتوانی مسلمانە و وەکو جەنابیشت فەرمووت و چەند ئاەتێکی پیرۆزت هێنایەوە، بەڵام ئایا لە ڕووی شەر ئەو بە کورتی چی بە هەمومانەڵێ؟ یعنی لە کاتێکا کە تەنەکەیکی خۆڵی ئاوا گەر پاشەڕۆی ماڵێک بێ
نیوە بۆ سەرەوەی خۆراک بێ چی بە هاوزمانەکانمانەڵێ بێگومان ئاەتەکانی قورئانی پیرۆز کاتێکە باس لە دیاردەی زیادەڕەوی و بە فیڕۆدانیان کردووە تەنیا ئاماژە نییە بەوەی کە ئەم دیاردەیەکی خراپ و بێسوودە یا زەرەرمەندە بەڵکو زۆر جار ئەم دیاردەیە نیشانەی پرسیاری قورس لەسەر موسڵمانەتی خاوەنەکەی دائنێت چۆن بۆ نمونە خوای گەورە فەرمێ وەکولوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين يعني ئەفەرمێ بخۆنەوە 20 جار زیاتر لە قورئانی پیرۆزە فەرمان بە خواردن هاتووە لەبەر ئەوەی کە یەکێکە لە پێداویستی و زەڕوەتەکانی ژیانی ئینسان بەڵام لە هیچ جێگەیەکە بەڕەهایی نەهاتووە لەم جێگەیە ئەفەرمێ بخۆن و بخۆنەوە بەڵام زیادەڕەوی مەکەن ئەگەر کەسێک بپرسێ بۆچی جێکەوتەی خراپی زیادەڕەوی چییە خوای گەورە لە وەڵامە ئەفەرمێ إنه يعني إن الله لا يحب المسرفين يعني کەمترین جێکەوتەی زیانی زیادەڕەوکاری ئەوەیە کە مرۆڤ لە بازنەی خۆشویستنی خوا ئەکاتە دەرەوە و هەروەها لە هەنگاوێکی ئەو دیوتر ئەچێتە بازنەی تەبذیر بە فیڕۆدان کە بە فیڕۆدان خوای گەورە لەبارەیەوە فەرمێ ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين يعني لێرەیە ئێمە ئەبینین لە ڕوویەکەوە خوای گەورە مرۆڤی زیادە ڕەوکار لە بازنەی خۆشویستنی خۆی ئەکاتە دەرەوە لە ڕوویەکی تر ئەیکاتە هاوڕێ و هاوپیشەی شەیاطینەکان کە ئەوان ئامان گیان خراپەکاری و بەدڕەفتاریە لە ژیان دەستخۆش ینی ئەو ئاەتی کە جەنابەت باسی کرد ئێمەمانە نەگرێتەوە بێگومان کۆمەلگای کوردی بەشێکی هەرە زۆرمان بەوانشمان کە ئیدعای وابەستەیی و پابەندی بەدینەوە ئەکەین لە ناو بازنەی زیادەڕەوی و بە فیڕۆدانە وەکو تاوانێکی گەورە ڕۆژانە بوومارەسەیە دەستخۆش لا نەخان دکتۆر ئەگەر ئیزن بن پاکێجێکی گشتیمان ئامادە کردو حەزەکەم دوای ئەو پاکێجە بێمە لایەوە فەرموو لە مێژوودا برسێتی یەشێک بۆ لە کارە ساتەکان کە یەخەی مرۆڤایەتی گرتووە و مرۆڤ هەوڵێکی زۆری داوە تا لە ڕێگەی زانست و تەکنەلۆژیاوە بەسەر ئەم گرفتەدا زاڵ بێت و ئەگەرچی تاکو ئێستاش بە هەڕەشەدا دەنرێت لە وڵاتە دواکەوتۆکان بەڵام ئێستا کێشەیەکی تر شوێنی ئەم کارە ساتەی گرتووەتەوە کە ئەویش بە فیڕۆدانی خۆراکە کە ساڵانە بە سەدان هەزار تۆن مەزندە دەکرێت. ڕێکخراوی خۆراکی جیانی فاوی سەربەنەتەوەیە گرتوەکان ئاماژەی بۆ کردووەکە 795 ملیۆن مرۆڤ لە جیهاندا بەهۆی بەفیڕۆدانی خۆراکەوە بەدەست برسێتی درێژخایەنەوە دەناڵێنن. هاوکات ژماری ئەو کەسانی کە بە برسی هەژمار دەکرێن دەگاتە 2 ملیار کەس. ئەمەش لە کاتێکدایە کە ملیارێک و 900 ملیۆن کەس لە جیهاندا بەدەستی زۆر خواردنەوە دەناڵێنن کە 650 ملیۆنیان بەدەست قەڵەویەوە گرفتارن. سەرەڕای قەیرانی دارایی کە چەند ساڵێکە هەرێمی کوردستانی گرتووەتەوە بەڵام دیاردەی بە فیڕۆدانی خواردن لە کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە کە زیاتر لە ڕێستۆرانت و چێشتخانەکان و ماڵەکان ئەم دیاردەیە بە زەرخی دەردەکەوێت. بە پێی دوایین ئامار لە ڕۆژێکدا زیاتر لە 6,000 تۆن زبڵ و خاشاک لە هەرێمی کوردستان فڕێدەدرێت. لەم ژمارەیەدا نزیکەی 150 زبڵی هەرێم پێکدێت لە خۆراک و 112 لە مادەی سوتا و 109 کاغز و 106 دار و 105 شوشە و 103 ئاسن و 107 پێکاتی زبڵی هەرێم پلاستیکە و 103 قوماشە واتە ڕۆژانە 3000 تۆن پاش ماوەی خۆراک لە هەرێمی کوردستان فڕێدەدرێت. ڕێکخراوی ئاسایشی خۆراکی جیهانی دەڵێت ئەو بڕە خواردنەی ساڵانە 7 وڵاتە پیشەسازەکە بەهەدەری دەدەن بە ئەندازەی هەموو ئەو خواردنەیە کە کیشوەری ئەفریقیا پێویستیان بۆ بڕە خواردنەیە تا پێی بژین. 7 وڵاتە پیشەسازیەکە ساڵانە نزیکەی 222 ملیۆن تۆن خۆراکی پاشماوە فرێدەدەن و کیشوەری ئەفریقیاش 230 ملیۆن تۆن خواردنیان پێویستە. ڕێکخراوی خۆراکی جیهانی فاو دەڵێت ساڵانە لە جیهاندا نزیکەی 1 ملیار و 300 ملیۆن تۆن خۆراک فرێدەدرێت. بۆیە دەکرێت بڵێن سەدەی 21 سەدەی بەفیڕۆدانی خۆراکە. دەستخۆش کولتور یەکەیە لە
کوردستانە ئێمە با باسی کوردستان کەین هەرچەنە پاکێجەکەمان تۆزێ گشتگیر کردەوە بۆی کە بۆ بینەرانی ڕوونکەینەوە ئەو نیوتەنەکە خۆڵەی کە برنج و ئاز و قەفرەی کە حاڵی کۆمەڵی خەڵکەیە لەم سەر عەرزە حتا لە وڵاتەشە بەدەست نەبوونی و برسێتیەوە ناڵێنێ بەڵام کللتورێکەیە ینی من ئەگەر جەنابتان بۆ نیۆڕۆخوانێک داوت کەم لە ماڵی خۆم ئەبێ پێنج لە دانێم و ماسی و کەباب و مریشک و یعنی یەک دنیاشت ترشێنم بەسەریەکە لەبەرەوەی دڵی تۆ ڕازیکەم و خۆشمان ینی بەڕاستی ڕیسێرچێکمان کردووە بەشێکی زۆر لە خەڵکانان جاری وایە کە ئاچین بۆ نیۆڕۆخوان لە ماڵی کەسێک ئەمەنە شت دانراوە بە برسێتی ئەڕۆینەوە ئایا چۆن چۆنی چاکسازی یا تعدیلی ئەم کولتورە بکەین دەستە خۆش بە بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە دیارە خۆی تەوەرەکە خۆی لە خۆیان گرنگێکی تایبەتی هەیە بۆ پێی کە بۆ دیاردەیەک ئێستا لە ناو واقعی ئەمڕۆی هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەو دیاردەیە ئەتوانم بڵێم ئەو با بڵێن ئیسرافەی کە بەڕێز دکتۆر ئاماژەی پێکرد لە ڕووی با بڵێن چەند لایەنێکی یەکێ لە لایەنەکانێک و خۆشت ئاماژەت پێکرد لە مەسەلەی خواردن بەکارهێنان و زیادەڕەویکردن لە خواردنە بێگومان ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەر لە کۆنەوە ئێمە وابەستی کولتورێکی تەقلیدین کە تا ئێستاش ئێمە کاریگەرین بۆ کولتورە واتە بۆ پێی کە ئاماژەت پێکرد کاتێک کە تۆ بانکێشتی کەسێکەکەی بۆ ماڵەکەی خۆت پێت باشە زۆرترین ڕێزی پیشان بی ئەم ڕێزە ئەبەستیتەوە بەچیەوە بۆی کە تۆ زۆرترین خزمەت پێشکەش بۆ کەسە باشە تا چەند تەندروستە ئەم شتە ینی ڕێز ببەستێتەوە بۆی کە من شەش لە بۆ تۆ دانێ بەڵام دوانیان خۆی تا چەند تەندروستە ویستم باسی ئەو بکەم پێویستە ئێمە جیاکاری بکەین لە بینی ڕێزگرتن و لە بینی خزمەتکردنە ئەمە دووشتی جیاوازن هیچ پەیوەندێکیان بە یەکتریەوە نیە لەوانەیە کاتێک کە کەسێک گێتە ماڵی تۆ تەنها بە پێشکەشکردنی چایەک یان مەسەلەن کوپێک ئاو توانی ڕێزێکی زۆر زیاتری پێشکەشکەیلەوەی کە داوەتێکی بۆ بکەیت و ڕێزەکۆکو خۆی نەگاتەجێ بۆیە ینی پێویستە لەو حاڵەتانە ئێمە بچینە دەرەوە ینی گەورەتر لەوە بیر بکەینەوە کە ڕێز پەیوەندی نییە بۆی کە تۆ لە داوەتێکە لە بانکێشتێکە توانی زۆرترین باشتە کاڵ بۆ تۆ تۆزەجان هەروەکو جارە ئەتوانم بڵێم نیسبیە ینی وەی کە بڵی کاڵ بۆ تۆکێتە سەر بیرکردنەوەی ئەو تاکە یا بیرکردنەوەی ئەو خێزانە تۆ خۆ دێسا لەسەر و بابەتە قساکە گەر ئێوارەیەک داوەتی ئاوا من و مامۆسا و دکتۆر بکەی چۆن چۆنی مەسەلەن چۆن چۆنی پێمانەڵی بۆ داوەتە من ئەتوانم پێشوەختە شتێک بم بەگوێی میوانەکانمە بڵم من بەتەمای مەسەلەن ئەم نەوع خواردنت بووەکەم تۆمت پێ باشە لە هەمان کاتیشا دوو خواردن ئەەکەم بەڵام زۆر لە هەردووکی ناکەم یعنی مەسەلەن ئەوەنە زیادە ڕەوی بکەم بە هەدەری بم یعنی ئەوە ناکەم بە پێی عەدەدی ئەو میوانانەی کێ دڕوم تێکە یعنی حسابی ئەوەکەم کە پاژماوەی ئەوەنە لێ نەبێنێتەوە کە مەسەلەن من بتوام بەفی ڕێ بەم و ئیسفادەی لێ نەکەم با بچینە سەر خاڵە هەرە گرنگەکە کە چۆن سەرەتای بەرنامەکە باسم کرد کە دوای کارەساتی هێرۆشیما ژاپۆنیەکان وتیان لە مەتبەخەکانمانەوە لە چێشخانەکانمانەوە ئابووریمانە بژێنینەوە دکتۆر تەسیری فڕێیانی 3000 تەن لە ڕۆژێکە خۆراک تەسیری خراپی لەسەر ئابووری هەیە سەرەتا سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی بەڕێز من وەکو پسپۆڕێکی ئابووری حەزەکەم لە بابەتی ئابووریەوە بچمە ناو مۆزوعەکەەوە باش لەو کاتەوەی کەوا مرۆڤ خۆی بینیوەتەوە دوایەکوا لە قۆناغی سەرەتاییەوە تێپەڕی بەرەو قۆناغی بڵین ڕاوکردن خۆی بینیەوە لە چوارچێوەی واقعەکە کە کێشەیەکە ئەویش کێشەی کەمی سەرچاوەکان باش هەر لەسەرەوە ساسەشە زانستی ئابووری بنەما و پرەنسیپی داڕشتۆ بۆ ئەوەی چۆن ڕوبەڕووی ئەم دیاردەیە بینەوە باش کە سەرچاوەکان زۆر دەگمەنن طبعا دیسپیەن لە سەرچاوەیەکەوە بۆ سەرچاوێکی تر بەڵام تاکو دێت پێداویستیەکان ئارەزۆکانی ئینسان زیاد دەکات کەواتە باش ئەو گاپێ هەیە لە نێوان سەرچاوی دەگمەن لەگەڵ زۆری ئارەزوو و پێداویستەکانی ئینسان تا بێ ئەو گاپە زیاد دەکات کەواتە لەگەڵ تێپەڕبوونی کاتە تۆ ئەبێ بە پرەنسیپێکی ئابووری ئیش بکەیت پرەنسیپی ئابووریش خۆی لە چیا بینێتەوە ژیرانە مامەڵەکردن لەگەڵ ئەم سەرچاوە دەگمەن و نادیرانە کە ئەبێت تۆ بە شێوەیەک بەکاری بێنیت کە زۆرترین ئارەزوو پێداویستی تۆ دابین کرد ئێمە تۆزەنەوە پێشباسی ئەو پاشەڕۆیانەمان کردەوە بە سەدان تەن هەر لە وڵاتی ئێمە فڕادرێ ڕاست تۆ یعنی من زۆر جار باسیەوە کەم ئەو قاپە برنجیکەوە ئەڕژێنرێت دەزانی چێنە جوهدی ئینسانی تیا خەرج کراوە ڕاستە
چنێ چاوەڕوانی ئەو بەرهەمە بوویت ئێستا بەسەرەن ئێمە زۆربەی زۆری ئەو خۆراکانی کە بەکارێنین کە برنج و ئەو شتانێک کە بڵین بۆتە خوانی ڕۆژانی ئێمە لە وڵاتانی بڵین خواروی خۆرهڵاتی ئاسیاوە بەرهەمێنێ هەتۆ بڕۆ سەری ڤیددیۆیکی ئەو خەڵکانە بکە چۆن چ بنە ڕاحەتیەک ڕاستە هەڵبەتە تۆ چوویتە دیوێکی تری بابەتەکەەوە کە چۆن چۆنی ئەم خواردنەی ئێمە فڕین چۆن بەرهەم هاتووە ئێمە لەو دیوە سەیرەکەین گوناحەکە فڕین بەڵام جەناب بۆکو ئابووری ناسێک فعلەن مەسەلەن جاتۆ بۆ باسی برنجەکە یانی ئەو تەماتەیە ئەو ترۆزیە ئەو خەیارە ینی چۆن چۆنی بەرهەم هاتۆ چۆن چۆنی لێکراوەتەوە ینی ئەگەر زۆر زۆر وردیکەینەوە ڕەنگە چەندین کەس لە ڕێی ڕنینی ئەم بابەتانەوە جانیان لە دەزابێ بۆی کە حەشەرەیەک پێوانەوە بەروی ینی من پێم خۆشە تۆزێک وردیکەینەوە بۆی کەوە نیە بگەینە ئەنجامێک فەرم مەبەستمەوەیە لەبەرەوەی سەرچاوەکان دەگبەنە حد بە زەویشەوە بە جاری وایە مەسەر حتا خۆرە تاویش دەگمەنە لە هەنێ شوێنە مرۆڤ خۆی ئەو جوهدەی کەوا هەیەی دەگمەنە ئەم هەموو ناڕەحەتی کە بەخەرجە درێ بۆ بەرهەمێنانی بڕێ لە بەرهەم مە بازمە لە خۆراکە بەرهەمی کشت و کاڵەیە زائیدەن بۆ ئەو نمونەیەشم هێنایەوە کە برنجە کە ئێمە تەمان زۆربەی هەرە زۆری لە درەوە هاوردەی وڵاتی خۆمانیەکەین لەوێ چێنێ جوهدی تاس خەرج کراوە بڵێ ئەو بەرهەمە جا بڵێن ئەدورێتەوە دوای خەز نەکرێت دوای بە کەشتی نەقلەکرێت بۆ ئێرە بڵێن 100 کیلۆمتر دێت لە ڕێگەی بڵێن ئەو بەندەرانەوە دێت بە گواستنەوە گاتە ئێرەوە لە مەخزانەکانە و دواتر بڵێن تاجری جملە و تاجری مفرد و اینجا دوای ئێمە ئەی کڕین یعنی هەر یعنی بۆ ئەم شتە بەسیتە گوناح نییە من ئەم هەموو جوهدەکە سەرف کراوە لەگەڵ ئەوەشا کە ئەم بابەتە خۆی دەگمەنە تۆ بەم شوەیە مامەڵی لەگەڵاتی معناوێ گوناحە و کارێکی ناژیرانەیە دەستخۆش مامۆسا من با بۆ دەست پێ بکەم دوێنێ و پێرێ هاوڕێی بەڕێزمان هاوڕێی بەڕێزم کاک زیرە کەمال ئێسمسێکی تۆزێک تەنز ئامێزی بۆ ناردم کە باز لە بەڕێزێکی بەنگلادیشیەکە کە لە کوردستانە کارگوزار بووە ڕۆژانە نامەی نردووە هەڵبەتە ناوڕۆکی نامەکە هەمووی ناخوێنمەوە بەڵام کرۆکەکەی خوێن ینی کرۆکەکەی باسەکەم ڕۆژانە ئەم کوڕە بەنگلادیشیە نامەی نردۆتەوە بۆ کە سوکاری لە بەنگلادیش باسی مانگی ڕەمەزانی کردووە ینی ئێمە بۆیە لە ڕۆدینەکەەوە باسەکەین هەڵبەتە فەلسفەی ڕۆژوگرتن وازە حەوڕوونەکە فەلسفەیەکە بۆ ئاگابوون لە خەڵکی برسی و لەولەوە بەڵام لە نامەکە ئەنووسێ دەڵێ لەم مانگە فەلسفەی ڕۆژوگرتن ئەوەیە کە ئەبێت دەوڵەمەنەکان ئاگیان لە سکی برسیەکان بێ بەڵام لەو مانگا زۆرترین حیوان سرە بڕێ زۆرترین گۆشتە خوڕێ زۆرترین ئیسرافەکرێ زۆرترین چوزانم ینی سەرسفرەی ئێوارانی ئەو کەسانی کە تۆزێ خواپیاون یعنی ئەتوانم بڵێم لە نیوە بۆ زیاتر فڕێ ئەیرێ باشە کە ئیسراف ئەمەنە دیاردەیەکی حرامکرا و ناشرینە لە دینی ئیسلامە بۆچی ئێوەی مەلای ئاینی یا بۆچی کاریگەری ئێوە نییە لەسەر کەمکردنەوەی ئیسراف لە خواردنا لە کوردستانە بێگومان بەداخەوە یعنی دیاردەی ئیسراف و زیادەڕەوی و بە فیرۆدان بووەتە بەشێک لە کولتوری کۆمەلگای مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی و لە ناو موسڵمانانیشە جێکەوتەی خراپی دیارە ئێمە وەکو مامۆسایانی ئاینی زۆر جار لە ڕوانگەی وتار و بەرنامە ئاینیەکانی خۆمانەوە تەرکیزمان لەسەر ئەوە کردووە بە نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە دەیان جێگە فەرمانەکات بەوەی کە موسڵمانان بخۆن و بخۆنەوە جارێک ئەو خواردن و خواردنەوەی وابەستەی ئەوەکە زیادەڕەوی نەکرێت جارێکی دیکە وابەستەی ئەوەکە کە مرۆڤ لەگەڵ یا ببەخشێ جاری وا هەیە وابەستەی ئەوەکە کە مرۆڤ شکرانە بژێری لەسەر ئەو نیعمەتە بکات جاری وا هەیە داوای ئەوەکە کە مرۆڤی موسڵمان باشە مامۆسا ببوورە پێشتە بڕم بەڵام کە ئێوە مەسەلەن وەکو ئەبینرێت بەڕاستی ینی کاریگەریی ئەوتۆی نییە خیتابەکانتان کاریگەریی ئەوتۆی نییە وتارەکانتان بەشێک لە خەڵک پێی وایە ئێوە شتەکە بەڕێەکەن ینی لە وتارێکی جمعە لە کۆی چوزانم چەند سەد مزگەوتێکی هەرێمی کوردستانە ڕەنگە 4 مزگەوت باسی ئەم بابەتە بکات و وەکو دیاردەیەکی وەکو وتارێکی هەفتانە سەیرێکات و ئەڕوایتر بە دوواداچوونی بۆ ناکە ئەوە ئەرکی ئێوە نییە زیاتر بەرچاوڕوونی بن بە خەڵک لەسەر ئەم دیاردەیە
بێگومان ئەوە بەشێکە لە ئەرکی زانایانی ئاینی وەکو جەنابەت ئاماژەدا نەک چەند سەد وتارێ بەڵکو چەند هەزار مزگەوتێ لە هەرێمی کوردستانە کە وتاری جومعەیان تایە باشە ئەرکی گەورەیان ئەوەیە کە ناوبەناو وەکو بابەتێکی قیەمی لە بازنەی بەها جوان و ڕەوشتە بەرزەکانە باسی دیاردەی دەست پێوەگرتن باسی دیاردەی پاشەکەوتکردن باسی خۆ دوورگرتن و خۆپارێزی لە زیادەڕەوی و بەفیڕۆدان باسی دیاردەی بەخشینی ئینسانی موسڵمان و بەخشندەی لە مەجای ماڵ و داراییە ئەبێ ئەمانە بکرێتە کۆمەڵێک بابەتی قیەمی و مامۆسایان تەرکیزیان لەسەری هەبێت و ببایەخەوە و جێگەی خۆشیەتی کە بڵێن مامۆسایان بەقەدەر ئەوەی کە ئێمە چاومان لەسەر مامۆسایانە و کۆمەلگا سەیری دەمی مامۆسایانەکات مامۆسایان بەشێکی زۆریان یعنی توانیویانە لەسەر ئەم دیاردانە قسە بکەن وەکو پێویست لێ نەگیرا و بە جددی قسەکانیشیان جێکەوتەی بوو بێت بەڵام پێویستمان بەوەیە لە ڕاستیە کاکە دەروون ئێمە پێویستمان بەوەیە کە هەماهەنگی لە ڕوانگەی ئامۆژگاری و ڕێنماییەکان بە شێوەیەکی گشتی لەگەڵ بە یاساکردنی هەندێشتا لە ڕاستیە بۆ نمونە ئێمە مەرج نییە وابەستەی زیادەڕەوی و بەفیڕۆدان تەنها وابەستە بکەین بە خواردن و خواردنەوە بۆ نمونە بەکاربردنی کارەبا بەکاربردنی ئاو بە شێوەیەکی گشتی جلوبەرێک پۆشاکی خۆمان هەموو ئەمانە ئەلبەتە مێ بەردامی تایبەت دەکەن حتا بیناسازی ینی کابرا سێرەکەی ژنومێرد و مناڵێکە 300 مەتر بینایی کردووە بە 3 قادیان ئەمەش هەدەچێتە بابی ئیسرافەوە ئەچێتە ئەو چوارچێوەیە بێگومان بۆیە گرنگە ئێمە لەم ڕوانگەیەوە بەپێی یاسا هەماهەنگی بکرێت و بشکرێتە سەقافەت بە شێوەیەکی گشتی ئەوەی کە شت بکاتە بەشێک لە ڕۆشنبیری بۆ کۆمەلگا تەنیا مامۆسای ئاینی نییە مامۆسای ئاینی وەکو جاران نییە کە ئەو بەتەنها کاریزمایەک بێ و جێکەوتەی گەورەی لەسەر تەواوی توێژەکانی کۆمەلگا دکتۆر محەممەد پێت وایە وەکو ئابووری ناسێک بەڕاستی پێت وایە هەندێک بابەتی ئیسراف بە یاساڕێک بخرێ و چۆن ئەوە مەجای تایە یعنی حتا ئەو نەسانە کە هەیە لە قورآن و لە حەدیسی پێغەمبەرە یعنی ئێمە ئەکرێت یعنی چوارچێوەیەکی یاسایی بۆ دانین بەڵام کێشە لێرە ئەگەڕێتەوە بۆ عادات و تەقالید ئەو نەریتەیەکەوە زاڵە بەسەرمانە ئەو تەمانە بێ بتە ڕێگر لە بەرامبەر یاسا ئەمە زۆر یاسامان هەیە ئەو ئیشی مامۆسالانە ئەو هاوڕیانێتی کە ئەو تەشەنجانە خاو کاتەوە بە خەڵک بڵێ کە پێویست ناکە 75 لەو خواردن لەسەر سفرەدان دێ ئێستای نەلا حەزم کەویستم لێرە تعلیقە لەسەر قسەیەکی تۆ بدەم یعنی قسەیەکی زۆر جوانە کردوت ئێمە جاری وا هەیە چینە هەنێ ماڵ ئەو ماڵە یەک دنیا شتی ڕازاندۆتەوە لە خۆراک بە بڕێکی ئێجگار زۆر بەڵام خەڵکانێک لەبەر ئەوەی ینی پیان عیبە بۆی نەڵێن ئەمە کەسە زۆر خۆرە دوای تعلیقی لێبن لەوانێ پەنجەبا بۆ دووسێشتی کەم و بە برسێتی بێتە دەرەوە دوای بگەڕێتەوە ماڵی خۆیان خواردنەکەی پێش بەرنامەکە خواردن ئەگەڕێتەوە بۆ عادەت و تەقالید بۆ عادەت و تەقالی دێکمانە یەکی ئەگەر شتێکی وا دعوەتێکی وا قورس نەکات ئەڵێن ئەو خەڵکە بۆ نەڕەزیل بوو چوینە ماڵەکەی هیچ ینی خواردنێکی زۆر کەمی دانابوو هەر پێمان عیب و دەست بین بۆ خواردن یعنی ئەگەر ئەم نەجاتمان بێ لەم نەریتانە نەریتی ئەوەی بێ شتێکی زۆر بکەی بۆ خەڵک و نەریتێشی کە خەڵک نەوێرێ دەست با بۆ خواردن کەواتە ئێمە ینی مەسەرەن هیچمان نەکرد بە هیچ یعنی ئەوە لە ڕاستی ڕاستە قسەکەی من ئەوە بوو دکتۆر ینی ئەکرێت یاسایەکدان دێم نازان با بە زمانێکی تۆزێک مناڵانە ئەم شتە بڵێم یعنی بۆ نمونە ئەکرێت لە چێشخانەیەکە پێم وابێ لە هەندێک وڵات تاخوتەرە ئەم شتە هەیە ینی لە چێشخانەیەکە ئەگەر تۆ داوای سێکە با بکەی ئەگەر دانەیەکی بۆ خورا حەقی دوانەکە غرامە بکری یانی شتی وا ئەکرێ ئەگەر لە منە پرسیت طبعا تاوکو ئێستا ئەوە نەکراوە چکەوە یانی لەوان بخرێتە بابی یعنی حڕێتی فەردیەوە ئەو تواناییکەوە ئەو کەسە هەیەی وەڵاهی من دکتۆر بەبینە بێچێک لە مەطعمەکانی شاری سلەیمانی کە دەرەچی هەڵبەتە بەبانای مەطعمەکەش بێنین بەڕاست چێشخانەکەش بێنم ینی کە چێشخانە لەکانی شەیتان چەند مەطعمێکی هەیە لەوێ بەڕاستی بڕواکە من خۆم جۆم لێ بۆ جاریوە بۆ بڵتە لە ساڵانی ڕابردووە دەمێکە من نەچوو میوادارم هەروە بن ینی کە ئەبرایی و دووکە بە مامۆسا دوانێ بۆ ناخورێ دانەیەکە بۆێنن ینی ئەمە نمونەیەکی تقریبان تۆزێک جوانە یعنی ئەوەنیە وردە بێ بە کولتور چێشخانەکان لە جیاتی قۆڵی میوانەکان ببڕن ینی تۆ جاریوایە لەگەڵ منا بێ کۆچین بۆ چێشخانەیەک
ینی لە جاتیەوەی هانی تۆ بن کە داوەتی منەکەی زیاتر بێنم 45 شت بخوێنێتەوە گۆشت کە با بتکە باڵ نازام چوچی ینی بە بچوکی بۆ بخوێنێتەوە و کەمترینێ بۆ بێنێ بۆی کە هەم چێژیشی لەم ویستم تعلیق تۆ لەسەر ئەوش بم ینی مەرج نییە ئەو کەسەی کەەوە ئەو قسەی کردووە کە ینی بێوێت اقتصاد کا لەوەی کەەوە ئەو کەسە کەمێ بخوات ئیسراف نەکە احتیمال لە دیعایە بک بۆ خۆی بڵێ کەبابەکەی من زۆر گەورەیە کەبابێکی من مسایە بە دوو کەباب و سێ کەبابی تر ئەوە طبعاً ئایا مەبەستی ئەوەیە وەڵام مەبەستی ئەوەیە نایچیت بەڵامی تر هەر باشە ینی لە ڕێی گوڵە گوێیەکەوە گوڵەگەر نازام گوڵەگەرمێکی ژاوخاتەوە لا نەخان چۆنی ئەم دەست پێین بەم کارە ینی بەڕاستی ئێستا ئێوە سێ سامپڵی کۆمەڵگەن کە هەر سێکتان هەرسێ لە ڕووی ینی خەتی پیشەی خۆتانەوە ڕێڕەوی پیشەی خۆتانەوە کاریگەرتانێ لەسەر کۆمەڵگە مامۆسا لە ڕۆدینەکەیەوە کە کاریگەریی گرنگجانێ دکتۆر لە ڕوە زانستەکەیەوە کاریگەریی گرنگجی و خەڵکانێ جوێ و جەنابیشە لە هەمووی کە پێم وایە لە هەردووچان گرنگتر لە بڕی بەشێکی زۆری پەیوەندی بە خانمانەوەی وەکو خانمێک و وەکو کۆمەڵ ناسێکی ژیانی چۆنی دەسی پێ بکەین چۆنی بە خانمان بڵێن کاکە شان و شەوکەت و شەهامەتی تۆ خانمێتی تۆ لەوا دەرناکەوێت 15 لە لێن بنیت و من دوانی بخۆم چۆنی دەست پێین بم طبعا وەکو دکتۆریش ئاماژەی پێکرد ئێمە وابەستین بە کللتور و عادات و تەقالیدێکی کۆنەوە کە لە کۆنە بۆمان بەجێماوە یەکەم شت ئەبێ هەوڵ بین تۆزێک گۆڕانکاری لەلایەنە سلبیەکانی ئەو کللتورە بکەین ینی هەموو کللتورێ لە هەر وڵاتێکا سەیری تۆ بە ئەزانین کللتورەکەوە بەڵام هەنگاوی یەکەم چی بێ هەنگاوی یەکەم پێ لەو تەلەفۆنەوە دەست پێ بکەین مەسەلەن ئەگەر من داوەتی تۆ بم تەلەفۆنێکم بۆ بکەی بڵێ چییە خۆی تۆ فاسۆلیا ئاخۆی چوزانم کەبابە خۆی مریشکە خۆی گۆشتی ڕەشە خۆی گۆشتی سوورە خۆی چوزانم بەڵێ ئەوە ڕاستە بەڵام پێشتر تەلەفۆنەکە چۆن دەست پێ بکەین چۆن ئەو تەلەفۆنە بکرێ ئەبێت تۆ تاکە ڕۆشن بیرکەیتەوە یعنی وشیاری کۆمەڵاتی ئەو تاکە بەرزکەیتەوە لەو قاڵبە دەریکەی کە ئەم کەسە مثلەن پێویستە ئیحتیمام بە هەموو جان بە خواردنەکان بە لە ماسی لە گۆشتی مریشک لە گۆشتی حیوان لە ئەنواعش لە برنجی سپی لە برنجی زرد ئەبێ ئەو کەسە واعیکەیتەوە ئەم واعیکردنەوەی لە ڕێی چیەوەیە یەکەم شت کە ئێستا زۆر کاریگەری هەیە لەسەر تاک بەڕای من و بەڕای زۆرینەی ئەو کەسانشکە لە پسپۆرەکەی منان ئەتوانم بڵێم وەسائل ئیعلام میدیا زۆر دەورێکی کاریگەری هەیە لە بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری تاکەکانە چونکە بڵێن زیانڕووی نەبێ ئێمە وابزانم ئەگەر ینی هیوادارم ئەنی پێشتری شاوڕیانمانەمەی کرد بێ پێست پێما بێ یەکەم کەسین تۆزێک بە تهدید باسیێم دەستی خۆش بێ بوتم تەوەرەکە زۆر گرنگە لە بیدایەتەوە لەبەرەوەی تا ئێستا قسە لەسەرم بابەتە نەکراوە بەڕاستی یەکەم شت ئەتوانم بڵم میدیا لە هەموو ماڵێکا هەیە و ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە ئەتوانین لە ڕێی میدیاوە تاکی کورد و تاکی کۆمەلگای کوردی ڕۆشنکەینەوە ئیتر ئایا لە ڕێی درامای تەلەڤیزیۆنیەوە مەسەلەن باشە سا تۆ خۆ وەکو ئەندامێک و بەشدار بوویەک لە یەکەم بەرنامەی تەلەڤیزیۆنیا لەسەرم بابەتە تۆ لە خۆتۆ چۆن دەست پێ من ئەتوانم پاکێجێک مەسەلەن ئامادە بکەم لە ڕێی میدیایەکی ڕاگەیاندنەوە هەفتانە مەسەلەن هەفتەی جارێک دوو جار شتێک هەبێ ئەی تەوەریەک هەبێ مەسەلەن ئەگەر درامایەکی 5 دقەی بێ 10 دقەی بێ شتێک بێ ئەی وەکو ڕێنماییەک یا مەسەلەن لە ڕێی هەر با بڵێن نووسینێکەوە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکە دەم خۆش ئەتوانین ئەمە وا لێ بکەین ینی بچێتە ناو هەموو ماڵەکانمان پێ ناکەن مەسەلەن کەناڵێکی کوردستان 24 پرۆمۆیەکی بێ لەسەرەوەی چۆنی کە میوانێکی هاو ئەوەی بکەیت نەخێر بەڕای من شتێکی زۆر جوانە ئەبێتە هۆی گۆڕانکاریکی ئیجابی زۆر باش لە هەموو خێزانێکە بە تاکید کە لە خێزانە گۆڕانکاری هەبوو دایک و باوک یەکەم شت ئیستیعابی و گۆڕانکاریەکەن دواتر کاریگەریان هەیە لەسەر نەوەکانیان و بیریشمان نەچێت لە پاڵ میدیایە بەڕاستی پەروەردە ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە بۆ لە مەودووە کە هەوڵ بین ئەم دیاردەیە کاڵکەینەوە تا بەرەو لاوازکردن و نەهێشتنی بەرین ئەوە لە ڕێی وەزارەتی پەروەردەوە کە ئەتوانێت پرۆگرامی تایبەت دابنێ لە ڕێگەی توێژەرە کۆمەڵایەتیەکانەوە هەفتانە مثلەن منهەجێک دابنرێیەکە لەو بابەتانی کە ئاماژەی ئەکرێتە سەر و تەرکیزی ئەخرێتە سەر ئەم بابەتی ئیسرافە بێت لە هەموو بوارەکانی ژیان و خواردنیشێک بێ لەو بوارانە دەستخۆش مامۆستا بە کورتی پێم بڵێت چۆنی دەست بکەین بۆی کە وەکو چۆن خانم لە ڕووی مهنەکەی خۆی و لە ڕووی پیشەیەکەی خۆیەوە وتی پرۆمۆ دروست بکرێت چوزانم ئاو چۆنی دەست پێ بکەین لە ڕووی مەسەلەن نەسیحەتی تۆ بۆ هاوڕێ دینەکانت چییە بۆ تا خوێنەکان چییە چۆنی دەست پێ بکرێنی با تەواو تێگەیشتین ئیسراف ئەمە تا ئەو پەڕیزانیت کە ئەو بەڕێزانەی ئەو خەڵکانی کە ئیسرافەکەن لە خواردنە نزیکن لە شەیتانەوە ینی بەپێی دینی ئیسلام ینی چۆنی دەست پێ بکەین تاو ڕوون بۆ زانیمان ئیسراف شتێکی خراپە چۆنی دەست پێ بکەین بۆی کە وردە بە هەنگاوی تۆزێک سەریعتر
ئەم کللتورە لا بین ینی بۆچی ینی گوناحە بەڕاستی دەردی مام دکتۆر وتی برنجێک لە چەندەها میل لەو پەڕی ئێمەوە ئەچێندێ و ئاوەی لێ و بەرهەمێندێ و خرێتێکی سەوە بۆ ئێمە توێمە ژەقینە سەر قاپێک و دوو کۆچکیلین و فڕین چی بکەین بۆی کە خۆمان کۆبکەینەوە لەمڕۆ بە بڕوای من دوای ئەوەی کە ئێمە وەکو جەنابەت ئاماژەتدا لە دنیای تێگەیشتن و تەسەوور و دنیابینیمانە تێگەیشتین کە ئەم دیاردەیەکی خراپە و جێکەوتەی خراپی ئەبێ لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کاتەوە لە ڕووی ئاینیەوە و لە ڕووی خۆشگوزەرانی کۆمەلگاکەشمانەوە پێویست بەواکە کە ئەم بابەتە بکەینە سلوک لە ڕفتار و هەڵسوکەوتی ڕۆژانەمانە ڕوو ڕنگ بداتەوە و ئەم ڕنگدانەوەی سەرچاوی یەکەمی ئەوەیە کە ئێمە خۆمان بە خاوەنی ڕاستەقینەی ئەو ماڵ و دارایی و ئیمکانات و توانە ماڵیە نەزانین کە خوا پێداوین و بە گیانی بەرپرسیارەتی باشە قسەکەی من ئەفو مامۆسا ئەوە بوو کە چۆنچۆنی دەست پێ بکەین چۆنچۆنی هەنگاوی فعلی بنین دوور لە قسە ئێستا ئەو هەنگاوی جەنابی باسی کرد بەشێکی قسەیە بەڵام بەشێکی ڕەنگە چوزانم بلانی پەیوەندیدار ئاگیان لەم بەرنمەیەک بێت لە سوچێکی پرۆژە و کاریانە گرنگی بۆ بابەتە بن چۆنی دەست پێ بکەین ینی نەسیحەتی تۆ چیە بۆ با بڵین هاوڵەکانی خۆ نەسیحەتی من بە شێوەیەکی گشتی عفو من بڵێم نەک نەسیحەت پێشنیاری من ئەوەیە کە ئێمە بگەڕێنەوە بۆ سەردەمی سانایی و سادەی ژیان ئێمە ئەم سەردەمی تەکنەلۆژیا و چاو لێگەری و مۆدەبازیە لە ڕاستیە گرفتاریەکی گەورەی بۆ پێشێناوین و زۆرێک لەو خێزانانەی کە ئەچنە ژێرباری میوانداریەکی قورس بۆ بەرامبەرەکانیان بە سەرمایەکی ڕاستەقینەی خۆیان نییە زۆر جاریش دووچاری قەرزاری و یعنی نەبوونیەکی درێژخایانی شەبنەوە لە ڕاستیە بۆیە گەڕانەوەمان بۆ سەردەمی سانایی و سادەیی ژیان ئەوە هەنگاوی یەکەممان بێت لانی کەم ئێمەسان نمونەیەکی دینی جوانت هەیە چیرۆکێگەیە لەو بارەوە نمونەی دینی زۆر جوان هەر لەم شارەی ئێمە کە پێشینەمان یعنی مامۆستاشیە محەممەدێکمان هەبووە لەم شارەیە لە مزگەوتی شێخ مارف لە سلێمانی کە ئەو مزگەوتە ئێساکەوێتە بەرامبەر عربەت گەڕاجی عربەتی کۆنەوە یعنی ئەم مامۆسا بەڕێزە لە شەوێکی ڕەمەزانە لە ئێوارێک دوای ڕۆژوشکاندن و مەغریب گەڕاوەتەوە بۆ ماڵی خۆیان کە گەڕاوەتەوە بە خێزانەکەی وتووە چیمان هەیە ئەویش بە شەرمێکەوە توێتی هیچمان نییە جگە لە ئاو خوورما مامۆستاش دەستی خێزانی گرتەوە توێی دەما دەموایە هەستە خێزانی ترساوە توێتی بۆچی هەستم و توێتی هەستە با ئەم ئێوارەیە تێر هەڵپەڕین بەم شێوەیە کە تۆ ئەڵێ هیچمان نەبێ ماڵەکەمان بۆن و بەرامەی ماڵی پێغەمبەری گرتووە صلی الله عليه وسلم بەو شێوەیە مامۆستا لە خۆشیە هەستاوەتە سەر پێ لەگەڵ هاوسەرەکەی خۆیان هەڵپەڕیون لە نێوان مەغریب و عیشاڵێ لەو کاتەیە دەنگێک لە دەرەوە ئەهات کە بانگی مامۆسا ژنەکات کاتێکە مامۆسا ئەچێتە ژوورەوە ئەچێتە دەرەوە سیرەکە دراوسێ ماڵەکەیەتی کاسە دراوسەیەکی بۆ هێناوە خواردنی ئێوارە ئەویش ئەڵێ مامۆستا دەنگە دەنگێک لە ماڵتانە هاو ئەوە چی بوو ئەڵێ ڕۆڵە تۆ لێت تێکداین بەڕاستی ئەڵێ ئەبێ پێم بڵێ چی بوو ئەڵێ ئەوە بوو کە ئەم ماڵی ئێمە ئەم ئێوارەیە بۆن و بەرامەی ماڵی پێغەمبەری لێ هەر ساڵسەلم شتێکمان نەبوو بیخۆین تەنیا ئاو خوورمانە بێ وەک ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند جارێک هاتووەتەوە ماڵەکەی خۆی پرسیاری کردووە لە هاوسەرە بەڕێزەکانی چیمان هەیە ئەوان ژووتویانە تەنیا سەوداانمان هەیە دووشتە ڕەشەکە کە ئەویش بریتێ لە خواردن و لە ئاو لە خورما لێرەوە ئێمە ئەتوانین یعنی بەچەمکی قەناعەت و متمانە بەخۆبوون و دووربوون لە ژێر کاریگەری خراپ و لەسەر بنەمای دابشکردنی داهاتی ڕاستەقینەی خۆمان لەسەر بازنەی پێداویستیەکانمان و گەڕانەوە لە زیادە ڕەویەکان بتوانین بەرنامە ڕێژیەک بۆ ژیانی خۆمان بکەین بە نمونەیەکی زیندووتر من بڵێم کاک دەروون ئێمە پەیوەندی خێزانی و خزمایەتیمان لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانی ڕۆژهەڵاتە زۆرە ئێران یعنی چوین بووینە میوانی کوڕێکی ئامۆزام بە خۆیان و ماڵی کچەکانیان و ماڵی ئێمەشەوە تقریبەن بووینە 5 خێزان زیاتر دوایی بردینیانە دەرەوە لە دوانیوەڕۆیەک بۆ سەیرانی دەرەوە بۆ ناو باخ و ئەو دەشت و دەرە لە بەهارێکی جوانە بوو یعنی ئەوەی کە من ملاحەزەم کرد ئەوان تەنیا یەک مریشکیان کڕی لەگەڵ هەندێک سەوزە و میوە دوایی من بەچپەیەکەوە بە خێزانم وتم باشە ئەگەر ئێمە ئەوە نەمیوانمان هەبێ و پێکەوە بچینە دەرەوە یەک مریش بکڕین تۆ چی بە منەڵێ چۆن ڕوو بە ڕوومە بیتەوەتی وەڵا نازانم وتم دەی بەس سەیری دەست و پەنجەی ئەمانە بکە بزانە چۆن مامەڵە لەگەڵ ئێماکەن چوینە ئەوێ لە دەشتەکە دانیشتین زۆر بووین ژمارەمان 15 تا 18 کەس ئەبوو یعنی
هەر هەمویان مریشکەکەیان شیش کرد و دوای هەر یەکەی شیشێکیان بەسەر هەمومانە دابش کرد ئێمەش زۆر بەخۆشی و بەخوازمان و تاموچێژێکیش بۆ لە ڕاستە قەدرزانەیەکی ڕاستەقیمان لە نیعمەتەکانە بین. دەستخۆش دکتۆر پاکێجێکمان ئامادە کردووە لەسەر کۆمەڵێک لە چێشخانەکانی کوردستان تۆزێک زۆرجێ ینی خەفەتە خۆی بەڕاستیان ئەگەرم بابەتە تۆزێک گور دەکەیتەوە خەفەتە خۆی بابینەری و پاکێجە بین فەرموو. ڕۆژانە چەند کەس سەردانیتانەکە بۆ نانخوارد؟ بەخوای ئەوە سەردانیکردمان بە ڕۆژە زانی ڕۆژی وایە 400 کەس سەردارمان کە ڕۆژی وایە کەمە حەسەبی بازار ئێستش لەبەر وەزعەکە بڕێک بازارەکە کەمترە جاری وایە بازارەکەمان زۆرە قەربار هەبێت. باشە لەو خەڵکی کە دێت هێرە نانەخوا بڵێن ئەو کەسی کە داوای خوارد ناکە هەموو مشتەکان هەموو شتەکان دەخۆنیان دەمێنێتەوە. بەخوا شەرت نییە 1970 زیاتر پڕێدێ کەس تەواوی ناکە زەحمەتە خواردنەکان زۆرن داروەیە کەس دوو کەس دێن مێزێ داگیرەکەن خواردنی زۆر داواکە کابرا داوت کردو ئەو خواردنە منێتەوە هەموو پڕادێ. دەمی ئەمە دەبێت برنج و شتی زیاد بوون بۆ خەڵک تێکەن ئەگە بڕەکەم تێکەن دەرێ کمە ئەمە زیاد تێ دەکەن خەڵکەکە نایخوا دەبی فڕێ بدەن ڕۆژە بی زینجانە سی زانە فڕێ دێن بەخوای توانین بیبینی وەک تەماشاکەوە لێرێت ئەوە فڕێ دەدێ لە ئینجانە دەکەن دەبێنە سەر فڕێ ڕۆژانە چەندی وا فڕێ بەخوای ڕۆژە سی زانە 35 زانە هەفڕێ دێن. دکتۆرە گەر بە زمانێکی سادە پێم بڵیت ئەو ئیسرافە ینی بە تەحدید زەرەرە ئابوووریەکەی چییە؟ وەکوتم لەبەرەوەی ئێمە لە ئاست دەگمەنی سەرچاوە ئابوووریەکانین ئەمە ئەوە دەرەخات کەوا ئێمە بەباشی مامەڵ لەگەڵ سەرچاوە ئابوووریەکانە ناکەین و ئەو سلوکەی هەمانە سلوکێکی ئابوووریانە نییە. یعنی تۆ ئەو خواردی کە فڕێ ئەدەیت یعنی معنایەوەیە ئەو پارێکەوە لە باخەڵتایە بەشێکی وخوا فڕت دابێت سووتان بێتە بە خۆڕاستە دکتۆر یەک دیاردەیتری ژێ ڕەنگە ئەمە زیاتر پەیوەندی بە لانەخانەوە هەبێ یان ئێستا دیاردەیەکەیە هەردەمێکی شام هەیە ینی بۆ نمونە من کاتێکە چم بۆ شارێکی تر هەر لە کوردستان یعنی کاتێک لە چێشخانەیەک لای مەسەنەڵی برنج و شتێکی سادەم بەرێ هەر لە خۆی ناو ئەکسیرتەکە ینی وانی وا سیرتەکە چۆنە بێتەوە برنج و شتێک سادە بخۆ یا چۆنە بێ چوزانم برنج و ینی ئەمە چی ئەم دیاردەیە؟ وڵاو دیاردێر بەڕای من دواکەوتووی ئەو کۆمەلگایە یعنی هەر کۆمەلگای کە تاکەکانی کەوت بۆ ژێر کاریگەری نەریتی خراپ ینی بڵێن عادەت و تەقالیدێکەوە تەندروست نەبێت لە ڕووی ئاینی و لە ڕووی عەقلانیشەوە معنای ئەو کۆمەلگایە کە هێشتا یانێگە شخصیەتی ئینسانێک لەوا بێت لە مەطعەمێکە خۆزی بانکاوە گەر بێ شخصیت بێ سادە بانکە بەڕاستی تۆزێک هەم تەنزە و هەمەوەی فەرمولانەکە بەڕای من ئێمە زیاتر ئیش لەسەر ئەواکەین کە بەرامبەر لە خۆمان ڕازیکەین ئەوەنەی کە هەوڵ ئەیین یعنی خۆی ئەبێ ئەوەنەی کە هەوڵ بین بۆ خۆمان بژین خودی خۆمان بین ئەوەنە هەوڵ ناین کە خودی خۆمان بین و بۆ خۆمان بژین بە بەراورد بۆی کە هەوڵین بەرامبەر ڕازیکەین یعنی بۆ قسەی کە جەنابەت وتە بۆی کابرای مەطعەم نەزرێک لەسەر تۆ دروست نەکا کە تۆ کەسێکی ڕەزیلی یا مەسەلەن تۆ چۆن ئەبێ سادێک ناچار یا یەکێکی ترە لەگەڵە غەیرەیەک لەگەڵا ئەڵێ عیبە لەبەروی ئەوم لەگەڵا با میش قۆزی داوا بکەم ینی بەڵام ئەمە شتێکی وە لە واقعیانە گەبێتە سەر واقع لە ڕووی زانستی و قسەی لەسەر بکەی شتێکی ڕاز نییە بەڕاستی چکە ناکرێت تۆ لەبەر خاتری ئەوانی تر بژیت تۆ بێ لەبەر خاتری خۆت بژیت ئیتر ئەمە ئایا پەیوەندی بە کللتورەوە هەیە یا بە بەڵێ دکتۆر لە ڕووی بابنین لە ڕووی حکومیەوە یعنی ئێستا گەر تۆ دیقەت بی حتا چێشخانەکانیش ئەو گۆشتەی کە دایانێن لە بەروی پارەکان دقیق بێ بۆ نمونە لە مەطعەمە چێشخانە تۆزە متەوازەعەکانە ئیتر لە 1970 تا 12000 ڕوا بە گۆشتەوە یعنی لە بەروی دوانزەکە پسەنێ یەک دنیا گۆشتێ بۆ دانێ ینی ئەمە بەشێکی ئیشی حکومەت نییە کە ئەم شتانە ڕێک بخە یعنی سێتینی چۆن هەڵی با بڵێن تۆزێک زانستی بانەکە ینی چۆن هەڵی لێکی باتەوە ئایا مرۆڤێک ئەتوانێت چەند بخوا مامۆساوە نیە ینی ئەتوانێت چەند غرام بخوات ئەوەنەی بۆ دان دێت
ئەگەر ئمە یعنی زۆر بە دقیقی و بە عیلمیانە بڕن بۆ مۆزوعەکە بزانین ئاخۆ ئەمە ئەسەپێ یاخونا زۆر جار یعنی قانونی زۆر سەخت هەیە بەڵام سەرپێچی ئەو قانونانە کرێت ئەگەر قانونێ بتەوێت یعنی بسەپێ و خەڵکەکان ملتەزیم بن پێوەی ئەبێ ئامادەساز بکرێن بۆ ئەوی ئەو جۆرە قانونانە جێبەجێ بکرێت تۆ وەکو هەردەگەڕێمە بۆ عادات و تەقالیدەکان ئەو عادەت و تەقالیدانە ئەمەە بە قورسی یعنی ئێمە گرتومانە ئەگەر قانونێکی واش یعنی دەرکرێت لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە وڵاتە دواکەوتوانە زۆر بە ئاسانی سەرپێچی کرد و دوای لەوانێت دەگەدەنی گەورەش دروست بێن ناڕزای ئەقل ئەڵێ هەر ئەوەش ما بوو ینی بێن ینی نێڵن ڕاستە باسی ڕۆژهەڵاتی کوردستانی کرد بەڕاستی یعنی من بۆ یەکەم جار چەند ساڵێک پێش ئێستا کە چوون بۆ شاری سنە بەیانیەک بوو بۆن و بەرامی جگەر برژانەوە هەبوو تەسەوڕ کە ما دکتۆر شیشەکانیان ئەمە نەبوو ینی ئەمەنم پێسەیر بۆمانە وتم خوا پێنج شیشم بەرێ یەکسەر وتی تۆ عێراقی دوتم ئەرەوەڵە ینی بەڕاستی زۆر جوان بوو شیشەکان ئەمەە ینی ئەوتوانی دوو شیش نەخێر سێ شیش بەڵام یاحتیاتیش بوو ینی خەڵگە بوو چکە ڕاهاتە بوو دوو شیشی لەوە ئاخوار بەڕاستی ینی مەبەستم وە یایە حکومەت مەسەلەن بۆ بی لەم دیوانە ناکاتەوە ینی ئەمانە پەیوەندی ڕاستەوخۆی بە جیرفانی خەڵک ینی من بۆ خۆ من دێجا لەگەڵ هاوڕێکانمان کاچینە دەرەوە یانیەوە بەو چێشخانە بەڕێزاناڵم کە منەچم بەڕاستی یعنی ئەمە پەیوەندی بە جیرفانمۆ نییە بەڵام زۆر جار لەگەڵ هاوڕێکەمە بە هەردووکمان گۆشتێک بانگەکەین هەنی ئەگەر ینی بۆی کە خۆشترە چێژی لێبینی بەڕاستی وەک لەوەی کە یعنیان دێجار ئەوەی کە ئۆردەرەکەت بۆکە سیرەکە مەسەڵ لەم سادەیەک و گۆشتێکە لە خۆینەوە ئەگوەریەگرێ ینی بێت تۆ دوو گۆشت داواکە اینجا نەفرێکی مەزبوطی بۆ مەدامەکە مامۆسا بالای دکتۆر ئەڕۆم ینی ئەمە چۆنی ئەتوانین بە سیستم بکەین ینی با بڵین نسبەتی ئەو خواردنەی کەدانێ لە چێشخانەکانە گەریمان لە ماڵانە ئەم دیاردەیە میوانە و میوان هەڵەکاژینا پێما بێسا ماڵەکان لە ڕووی جیرفانەوە سوکە تەلەفۆنێگەیە مەسەلەن خێزانەکە بۆ هاوسەرەکەی کاڵێ ئەرێ ئێوارە چی بکەین چی لێنین چی بخۆین ینی تۆزێ تقریبن بە ئەمری واقع ئەو شتە کۆبۆتەوە بەڵام ئایا کاتێک کە میوانێکی شیە تۆزێ دەگمەنە ینی بە ناشکوری نەبێسا میوانوش زۆر کەم بۆتەوە ینی سوپرایزی میوان نەماوە پێشتر تەلەفۆنەکرێ مشتی حازرەکرێ اینجاە بەڵام ئێساوەی کە گرنگە بەڕاستیەوەی کە کێشەیە وکو لە پاکێجەکەش باسمان کرد چێشخانەکانە کە ئەم هەموو خواردنە چۆنی بەهدەرە چی بکەین بۆ ینی پلانی ئێوەمانان چییە لە ڕووی دینیەوە بە پشتبەستن بە دینەوە بۆ سیستەمکردنی ئەم دیاردەیە من باوەڕم وایە ئێمە پێویستمان بە هەندێک هەڵوێستی مەردانە و ئازایانە هەیە یعنی بە نمونە لە هەندێک شوێن و لە هەندێک جێگای دنیا جاری وا هەبووە کەسێکی سەرمایەدار چۆتە چێشتخانەیەکەوە وازانراوە کە ئەم کەسە هەژارە بەڵام کاتێککە چۆتە سەر ناو چێشتخانەکە لەسەر مێزێک دانیشتووە هێشتا پاشماوەی چەند کەسێک کە نانیان خواردووە کۆنەکراوەتەوە ئەویش زۆر بە شێوەیەکی ئاسایی دانیشتووە لە جێگەی ئەوان و دەستی بە نان خواردن خوا کردووە و نانی خۆی خواردووە زۆر بە ئاسایی بەبێ ئەوەی هیچ داوا بکە ڕەنگە بوو بێتە جێگەی سەرنجی بەشێکی زۆر لە خەڵکی چێشتخانەکە بەڵام دوایی کاتێک کە هەستاوە سندوقێکی هاوکاری لە ناو چێشتخانەکەیە بۆ توێتی ئەگەر من ئەم خواردنم بخواردایە بای چەند بوو توێتی بای $5 بووە بۆ نمونە $5 کردوتە ناو ئەو سندوقی هاوکاریەوە توانیوەتی بەمە ببێتە نمونەیەکی جوان وەلە لای خۆمان هەر لەم شارەی سولێمانیە یعنی کەسێک جارێک لە چێشتخانەوەتی چوون بۆ نان خواردن بەڵام کە دوایی سیرم کرد جزان و کیفوشتەکەم ون کردبوو لە ڕاستیە لە ماڵەوە بەجێم هێڵا بوو چەند جار خۆم گەڕام هیچم پێ نەبوو ئیحراج بووم لە بەردەمی کابرای چێشتخانە کاتێک نزیک بوومەوە ویستم عوزری بۆ بێنمەوە کە هەوەیەکی لادا بنێم بە بیانویەوەی کە پارەکانم لە ماڵەوە بەجێماوە بەڵام کابرای خاوەن چێشتخانەوەتی کاکە پارەکە دراوە وتم کێ پارەی منی داوە خۆ من کەسم نەناسی وتی برادێک پێشی تۆ کوێ دەرەوە زانی کە تۆ تۆزێک شپرز بوویت باوەڕی وا بوو کە پارەکان لەبیر چوو بێ بۆیە وتی پارەی ئەو برادەرە من ئەیدەم وتی من چۆن بیناسمەوە تا چاکەیەکی لەگەڵ بکەم وتی پێویست ناکە لەگەڵ ئەو چاکە بکەیتەوە بڕۆ تۆش چاکەیە لەگەڵ یەکێک بکە کەوەکو خۆتی لێ قەوما بێت یعنی ئێمە دەرفەتی گەورەمان لە بەردەمەوە لە ڕاستیە بۆ ئەوەی کە چاکە بکەین ئەم هەنگاوانە ژۆک و جەنابەت باسەگر هەنگای ئاسانە لا نەخان ینی شتی قورس نییە بڵێ لە قورئانە مەبدەئێکی گەورەمان هەیە کە پێی ئەوترێ ئیطعامی طعام ئیطعامی طعام کاک دەروون یەکێکە لە قیەمە گەورەکانی ئیسلام کە خوای پەروەردگار کردوێتە نیشانەی سەرڕاستی باوەڕدارێتی مرۆڤ و بە پێچەوانەوە بێباکی لە ئاستی خەڵکی هەژار و کەم دەرامەتە
وهان نەدانی خەڵکی دارا و هەبوو بۆ دەستگرۆیی خەڵکی فەقیر و هەژار بۆتە یەکێک لە نیشانەکەی بێدینی. بۆ نمونە خوای پەروەردگار لە قورئانە زۆر جێگەی سەرسوڕمان بێ ڕەنگە بۆ عامی خەڵک کە فەرمێ ئەڕەئەیتە الەذی یوکەذیب بالدین، ئایا نابینی ئەو کەسە نابینی کە بێباوەڕی بە دینەکە، تەکذیبی دینەکە و پرینسیپەکانی ئیسلام و دینداری ڕەتەکاتەوە کێیە؟ کەسێک جنەوی بە خوددا دابێ نەخێر، کەسێک بێحورمەتی بەرامبەر بە پێغەمبەر کردبێ نەخێر، کەسێک بێحورمەتی بەرامبەر بە قورئان کردبێ نەخێر. ئەڕەئەیتە الەذی یوکەذیب بالدین کێ؟ فەذەلیکە الەذی یەدوع اليەتیم ولا يحض على طعام المسكين. کەسێکە کە بێنیازە لە ئاستی سۆزداری و خەمخۆری و هاوکاری مناڵی بێباوک و هەژار وهانی خەڵک نادا بۆ دەستگرۆیی و تێرکردنی خەڵک لە برسێتی و ڕزگارکردنیان. کەواتە ئەمە قیەمێکی گەورەیە لە ڕاستیە. دەستخۆش بەڕاستی نمونونەکانی تێروتەسەلا پرسیارێکمان لە هاوڵاتیان کردو دکتۆر، یعنی بزانین ئەو خواردنەی کە لە چێشخانەیەکە بانگێکن بۆچی ئەم هەموو خواردنە بانگەکەن، بۆ تا نەخورێ یا بۆ تا ناخورێ؟ ئەمە پرسیارێکی دەروون و دیاردێ و با فەرمووین. ئەو خواردنی کە ئێستا داوت کردو و لە پێشتایە هەمووی پێخوری ئێستا؟ نا طبعا نا. ئەی بۆ داوای ئەوەندە کردو؟ من داوایاندا نەکرێ، من داوای برنج و مەڕەگە کردی ئەو تشتەکە مەئینە. ئەی داواکاری چیە مەسەن لە چێشتخانەکانە کاوە خواردن بە والله داواکاری ئەوە زێدە ئەوە زێدە ئەوێ هەزێدە توێت بینیمە ئەوانە هەموو فڕێ دەدرێن؟ ئەکید ناوڵامی ناو چکە خواردنەکان زۆرە لە مەطعام، یعنی چکە جۆری شلەکان زۆرە، برنجەکە زۆرە، گۆشتەکان زۆر دادەنێن، یعنی ئەوەش نازانێتەوە سیستەمی خۆیانە یان زۆرە بەڕاستی. خودی ڕاستی خۆرناکە بەرفر هەتێتە سەر مێزە، بەس خەڵکی مە یعنی عەلم تێبی تشتی ئەگەر تشتێکی زێدە نێتە سەر مێزە لەوانەیە قاستۆ مەطعامێ نەکەتن یاشمە بە تشتێ زێدە یعنی باش نینە خراپە، یعنی ئەوە مەسەلەن کە ئەس ڤینا خۆم ئەوی تشتێ بێتن ئەوێ ئەس بخۆم ئەو بوو من بێتن. أنا بشرين خلص كده يعني قابليته هاي وزيد جي قرمي تبع مخابنا يعني هذا رضونا يعني خذون جينو زورين تبع خريج الرجيم جو مخابنا هم حاسكين كيف فقط مرفي خورني بمرفي بينين وار بقى تشتكي قالك زيادة يعني أما نسبة مبقى أصواتهم بمن بين 6 سنة كداري وخزرواتي نم قلت همية روكة يعني أنا أخم دش قصة من تلويري جارك هاي صفرين تلويري يا خالي كتا أنا كاجليش قلنا مخابنا تو دعوة أو خوارني كردوتا همو دتواني همو بخوي من بشخص خم أوان دي دوام كردي دخم بزم خلقي مزور بيان أوي دعوة دكان بزيادة ودعوة دكان يعني زوري دينين هم يعني بين آخر قد دعوة خوارني زورت كردو بيدنا كرابي أري ولا بزور بيتزا بيتواش تيجي باشا يا خرا نا والله خراء بس ما حادثة كيوي راسي مرۆڤ هەر خۆی ئللا گەر گڵ چای پڕکاتەوە هەر خۆی چاوسنۆکە عەزەکە هەر ئەوەی هەیە لە مەطعەمەکە داوای کرد. بەڕێز پێ وایە ئەو خواردنەی کە داوا کردووە لەسەر مێزەکە هەمووی بۆ تەواوە کرێت؟ وەڵی من عادەتەن بەپێی هەرخۆم هەرواژڕۆم بەپێی توانای خۆم هەرێخم مەسەڵەن بڕێکی دیاری کراوە لەوەش زیاتر داوا ناکەم بۆ یار خەساریش نەبێت لەبەرەوە. نەوەڵاوتە زەلام خۆی بۆ سا بەپێ توانای خۆی سا زۆر جا برسی تەتوانێ فلوانێ برسیش نەبێت کەمێکە بۆ خۆ زۆرە بۆ ناخێت بەپێی توانای دکتۆر باخسی خیرمان بکەین چکە وەختی بەرنامەکە نەما بەشێکی زۆری هاوڵاتیان ینی هەمومان هەمان ڕێی ئێمەیانەیە کە وەکو دیاردەیەکی ناشرین سەیری ئەمەمان کردووە و دوای ئەو قەرەباڵغەیە کەوتون کابێ بەردەمیان قەرەباڵ ینی بەردەمی نان خواردنەکان قەرەباڵغ بێتری جویان لە ئیسرافەکە نییە. چارەسەر چییە و قسەی کۆتاییت بە کورتی؟ بەڵێ چارەسەر ئەوەیە یعنی ئەو خەڵکانە یعنی دوای جاری وایە نەفەسی خۆیان نەکەون یعنی تەقدیراتی پێشویان بکەن بە ئەو حاڵەتی کەەوە بۆ نمونە چنە مەطعمێکە و جاری وایە کەسێ برسێتی وازەنە تێر ناخۆ یعنی لەوانە شتێکی زۆر زۆر ئەمە شتێکی دووبارەشانی تۆ هەموو ڕۆژێکەم شتە ڕەنگە زۆر برسی و بێ ئەم تەجروبێ بەڵام لاوچێ زەهایمەرمان بێ بیرمان بچێتەوە چکە هەمومان تووشێ و چاوچنۆشییا بێ ئەوەیە جێکێک لەوانە ئەوەیە دووەمیش یعنی لە ڕاستیە یەک معیار هەیە بۆ ئەو چێشتێکردنی کەوا لە مەطعەمەکان هەیە خەڵکێک هەیە کەم خۆرە خەڵکێک هەیە زۆر خۆرە یعنی مەفروضە یعنی بەڕێی من شتێ بکرێت یعنی ئەو خەڵکە خۆی یعنی مەسەلەن بڵین بە معیاری جیاجیە ئەمە قاپی بچووکە و قاپی گەورە ئەگەر سعریشی لەسەر دانێن با کەسێک یعنی مەسەن ئەگەر قاپێکی بچووک هەبێ ئەو قاپە ئەگەر زانی تێر ناخوا بڕات سەرێکیکی تر دەستخۆش
قسەی ئەخێرە لا نەخات. بەڕای من پێویستە هەر تاکێک لە خۆیەوە دەست پێ بکات فێری قەناعەت و ئەوە بێ ئیکتیفا بکە ینی بەو شتانی کە لە چواردەورێتی و بەپێی پلان هەر خەرجیەک و هەر ئیسرافێکە مەسەلەن ئەوێ بیکات پلانی بۆ دابنێ بۆی هیچ شتێک لە سنووری خۆی تێنەپەڕێ و تەجاوز نەکات بەڕاستی و زۆر ئەرکی سەرەکی لەسەر خێزانە دایکان و باوکان بەتایبەتی دایکان کە بتوانن لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی هاوسەنگی ئابووری خێزانەکانیان ڕابگرن و بە شێوەیەکنەوەی داهاتوو پەروەردە بکەن کە فێری ئەوەی بکەن ئەوەی کە پێویستە بەکاری بێنێ زیاتر لە پێویستی خۆی بەکارێنێ هەتا دوور بێت لە دەستخۆش با بە کورتی جوابێکم بەرەو لە دکتۆریشە پرسم دوێن بەرنامەیە چۆن دەست پێکەی لە خۆتەوە بە کورتی جوابم بەرە وەختمان نەما من ئەتوانم لە ڕێی هاوڕەکان و چواردەورمەوە دەست پێ بکەم بەوەی کە فەرم و بانکێشتن بۆ ماڵی ئێمە ئەم دوو نوع خواردنمان هەیە کامیانتان حەز لێ ئەوەتان بۆ ئامادە دەکەم. دەستخۆش دکتۆر چۆن دەست پێکەی تۆ؟ وەڵام من بەڕاستی یعنی من شخصی خۆم خەڵکێکی مختصیدم یعنی لەوانەیە یعنی دکتۆر تۆ خەبیر اقتصادی تۆ پرۆفیسۆری ئابووری هەر ئەچیت وایە بەڵام لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە چۆن دەست پێکەی؟ من یعنی وەڵا لە ڕاستیە یعنی زۆر ناکەومە ژێر کاریگەری کۆمەڵایەتی ینی زۆر گرنگی نادەم بەو حاڵەتانی کەوا هەیە لە ناو خەڵکا باوە یعنی شتێکی زۆر بکەین بۆ خەڵکی یعنی حەزەکەم یعنی لەوانەیە لەگەڵ لە بەرنامەکە شتێنە پڕێ یعنی بێژگا و تەقدیراتە غەڵەتێکەوە لەوانەیە خەڵک بیکە ئێمە یعنی وەسایلمان هەیە بۆ نمونە حیفزکردن یعنی تۆ ئەگەر بتێ بە هەر شتی فرێش بخۆی بەقەت حەدی ئەو پێویستی کەوا تۆ هەتە بۆ خواردنی خۆ ئەگەر زیادیشما قەیشەکەەوە سەلاجە هەیە و بەکاری بێنە بەس خەڵکەیە ئەوە عادات و تەقالیدەکەمان گرانە یعنی حتا پێ عیبە یعنی شت بخات بیبەخشێ هەتا کللتورێگەیە دەردی یعنی پێش بەرنامەکان دی قسەمان کرد دەردی کاجێر ژوتیوتی یعنی کللتورێگەیە تۆزێک ڕەنگە کللتوری شاری کەرکک بێ ئەڵێ ئایبە خڕەی بنی مەنجەڵەکە بێ کە میوانە هەیە باشە مامۆساجان کاتمان تەواو نەما بەڵامی تر دوا قسەت و چارەسەر چی و چۆن دەست پێکەی وەکو خۆت؟ بە بڕوای من چارەسەر و هەنگاوی یەکەم ئەوەیە کە لە تاکەکانەوە دەست پێ بکەین خۆمان خاوەنی ئیرادە بین بتوانین باڵانسی حساب و میزانی خۆمان ڕێک بخەین و خەرجیەکانمان بەقەدەر توانا و پێداویستیەکانی خۆمان ڕابگرین و پێویستمان بەوەیە کە بابەتی دوورە پەرێزی لە زیادەڕەوی و بەفیڕۆدان بکەینە قیەمێکی ئاینی بیکەینە بابەتێکی پەروەردەیی هەر لە باخچەی ساوایانەوە بتوانین ئیش لەسەر ئەمە بکەین وەکو منهەجێکی گشتگیری پەروەردەیی بەها و قەدری نعمەتەکان و چۆنەتی بەکاربردنیان بکەینە بەرنامەی ژیانی خۆمان و کابانی ماڵەکانیشمان ئەبێ ئەندازیاری یەکەمی ئەم دەست پێوەگرتن و دوورە پەرێزیە بن لە دەست خۆش جواب بنێمەوە بە کورتی خۆت چۆن دەست پێکەی؟ ئێمە سوپاس بۆخوا کەسێکی محافزکار و ئاین پەروەرین و هەمیشە بە قەدر و ڕێزەوە لەگەڵ ناز و نیعمەتەکان مامەڵەمان کردووە من جاری وا بووە دوو میوانم هەبووە کە ڕۆیشتم لەگەڵ خێزانم گفتوگۆم کردوێتی یەک سێومان هەیە وتومە بێنە بۆ هەردووکیانی دانێم و من تەماشایانەکەم. دەستخۆش منیش لە کۆتایی بەردامەکە ینی بە نمونەیەکی منتەقی قساکەین ینی نزیکی 5 ملیۆن دانیشتوان هەیە لە هەرێمی کوردستانە ینی سیرکە وەکو دکتۆر باسی کرد ینی ئەم 5,000 باسیەوە ناکەم کە هەر یەکەی ئەگەر ئەم 5 ملیۆنە ببوورە ئەگەر 2 ملیۆن و نیشی بەس برنج بەکاربێنێ لە ینی لە سێژەمی ڕۆژێکە ینی ئەگەر هەر یەکەی نەگنی و نیو قاپ برنج فڕەیە ئەگەر هەر یەکەی یەک کەوچک برنجیش زیابێت لە قاپەکەی کاکاتە 2 ملیۆن و نیو کەوچک برنج پێم وا بێ بەم قیاسە بە پاراستن و بە ئیسراف نەکردنی ئەم 2 ملیۆن و نیو کەوچکە ڕەنگە برسی نەمێنێ لە کوردستانە تا دەروون و دیاردێکی تر دوادارم شتێکمان کردبێت کاتێکی خۆش.